بەڵێ لەسرم بابەتاوە داواکاری عراق بۆ کۆتایهێنان بەرکەکانی یۆنامی لە عراق لەگەڵ میوانەکەم قسە دەکەم بەڕێز دکتور سەردار قادر شرۆڤەکاری دەستوری یاسایی لە هەولێرەوە لەگەڵما. دکتور ئەم کاتت باش. عراق داوای کۆتایی هاتنی ئەرکی یۆنامی لە عراق دەکات دوای 20 ساڵ زیاتر لە 20 ساڵ. پێتان وایە عراق بەبێ یۆنامی دەتوانێت سەرجەم ئەو کێشە و ناکۆکیانی کە هەبووە چارەسەری بکات بەبێ یۆنامی دەتوانێت؟ خودی پرسیارەکە وەڵامەکەی زۆر وازەحە. لە ساڵی 2023 تا ئێستا عێراق لەلایەن نەتەوەیەکگرتوەکانەوە کۆمەکی دەکرێت و یۆنامی لە عێراقا سێدا مزراوەی سەرەکی نەتەوەیەکگرتوەکان بەشداریەکە بۆ بەروپێشبردننی عێراق و کەمکردنەوەی گرفتەکانی. خودی وەڵامەکە ئەوەیە کە لەگەڵ بوونی نەتەوەیەکگرتوەکان و ئەو هەموو کۆمەکی و پشتیوانیە عێراق نەیتوانیوە لە گرفت و ئەو چەڵەمانی کە لە عێراقا هەیە نەجاتی ببێت لە هەموو ئەو سێکتەرانی کە لە راپۆرتەکە شاباس کرا. ئایا بەبێ نەتەوەیەکگرتوەکان عێراق دەتوانێت ئەو ڕۆڵە ببینێت؟ بێگومان نەخێر. باشە، ئەگەر ئەرکی یۆنامی کۆتایی پێبێت ئەو نیگەرانیانە چین کە لە دوای نەبوونی ڕۆڵی یۆنامی لە عێراق دروستە بن؟ بێگومان ڕۆڵی یۆنامی ئەگەر ئێمە لە ڕووی یاسای نێودەوڵەتیە باسی بکەین جۆرێکە لە ویسایی نێودەوڵەتی بەڵام بە شێوازێکی ناڕاستەوە خۆ بە شێوازێکی نەرم. یعنی ئەو سێکتەرانەی کە یۆنامی ئیشی لەسەر دەکات لە عێراقا بۆ ئەوەی عێراق گرفتەکانی کەم بێتەوە زیاتر لە 15 سێکتەر. بەڵام تا ئێستا ئەو 15 سێکتەرە لەلایەن حکوومەتی عێراقیەوە بە شێوازێکی دروست و باش هەنگاوی بۆ نەنراوە کە بەرەوپێشەوە بچێت و گرفتەکانی کەم بێتەوە بێتە وڵاتێکی سەقامگیر. بۆیە ئەو بڕیارە کاتێک کە باسیەکە یەکێک لەوانە ئەوەیە کە سێکتەرەکان تا ئێستا بەرەوپێش نەچووە. دووهەم تا ئێستا حکوومەتی عێراقی هەنگاوێکی وای نەناوە ببێتە مای ئەوەی کە عێراق بەرەو سەقامگیر و پێشکەوتووی بچێت سەرباری ئەو هەموو پشتیوانی کە لە بڕیارەکانی نەتەوەیەکگرتوەکانە هەیە. تا ئێستا ئەنجومەنی ئاساییش کە خودی وەزیفەی یۆنامی لە عێراقا بە بڕیارێکی ئومەوی دروست بووە لەلایەن ئەنجومەنی ئاسایش 1500 کە لە ساڵی کە تا ئێستا ئەنجومەنی ئاسایش نزیکی 23 بڕیاری لەسەر عێراق دروست کرد. بەڵام لێرە ئایا گرفتەکانی چی ئەبێت؟ چەند گرفتێک بۆ عێراق دروست ئەبێ. ئەویش ئەوەیە ئەو ئەجیندە دەرەکەی کە بەسەر عێراقەوەیە پتەوتر دەبێت بەهێزتر دەبێت. دووهەم سەبارەت بە مافی مرۆڤ سەبارەت بە یاساکان ئەو کاتە پانتاییەکی باش لە بەردەم دەسەڵاتدارانی عێراقا ئەبێ کە بەو شێوەی خۆیان دەیەوێ ئاوە ئاراستەی یاساکان بکەن ئاوە ئەوێ ئەو شتێکیانوێ لە عێراقا بیکەن. سەرباری ئەوە یەکێ لە خاڵە گرنگەکانیش کە لە ناو بابەتەکە هەیە پارسەنگێکی بۆ سەر هەرێمی کوردستانە ئەبێ. ئەویش ئەوەیە یەکێ لە خاڵە سەرەکیەکانە کە ئیش لەسەر ئەکرێ بۆتە وەزیفەی نەت یۆنامی لە عێراقا. ئەویش ئەوەیە وەک وەسیتێک میانجیگەرێک وایە بۆ چارسەرکردنی کێشەکان لە نێوان حکوومەتی هەرێم و بەغا کەواتە پرۆسەی سیاسی لە عێراقا تووشی قەیرانێکی تر دەبێت و ئەزمە دروست دەبێت. دکتور سەردار ئەمە ژەتان بە سێ خاڵی گرنگ کرد، پرسی دەرەکی ناوخۆی و هاوکات پەیوەندیەکانی هەرێم و بەغدا لە دوای نەمانی یۆنامی. بەڵام خاڵێکی گرنگی دیکە ئەو پرسە ناوخۆییە کە لە عێراقەیە. بینیمان کە لە 2010-2012 سپای عێراق هێشتا سپای ئەمریکا هێشتا لە عێراق نەکشابوونەوە کۆمەڵێک شەڕی تایفی گەورە لە عێراق دروست بوو. ئایا ئەگەری هەیە جارێکی دیکە نێوماڵی عێراق پەرتەوازە بێتەوە لە دوای نەمانی یۆنامی؟ بێگومان بە دوو ئاعتیباریانی بارودۆخی سیاسی عێراق تووشی پەرتەوازەی و ناسەقامگیری دەبێتەوە. یەکێک لەوانە ئەوەیە کە لە هەوڵدان هێزەکانی هاوپەیمانان سنووردار بکەن لە عێراقا، لە هەمان کاتیشان نەهێشتنی ڕۆڵی نەتەوەیەکگرتوەکان لە عێراقا واتە دەست واڵاکردنی حکوومەتی عێراقی ئەوەی کە حکوم دەکات لە عێراقا لە هەموو ئەو دۆسیانەی کە خۆی ئەی هەبێ بە زەبری دەسەڵات بیسەپێنێ. بۆیە ئەوەی کە ئێستا بۆی نەکراوە یەکێ لە مانعەکان ئەوە بووکە نەتەوەیەکگرتوەکان جۆرێک بۆ لە بربەست لە عێراقا. بۆیە ئەوانەی کە ئەجیندای دەرەکیان لە پشتە لە ساڵی 2020ەوە بە بەردەوامی کار لەسەر ئەوە ئەکەن ئەو تۆمەتە ئەدەنە پاڵ یۆنامی لە عێراقا کە لە کاری وەزیفە پسپۆری خۆی دەرچووە ئیشی سیاسیەکە و ئیشی لایەنگیری ئەکا تایبەت بۆ سونەکان بۆ کورد ئەمانە هەموو ئەم شتانە وای کردووە ئیشێکی زۆری لەسەر بکرێت بۆ ئەو یۆنامی لە عێراقا بکرێتە دەرەوە پانتاییەکی زۆر لە بەردەستی خۆیان نابێ ئازادێک بێ سەبارەت بەوەی کە ئەیکەنجاکەواتە خودی دەرکردنەکە ئەبێتە مای ئەوەی کە حکوومەتی عێراقی زۆرینە لە عێراق ئەوەی کە ئێهێ جێبەجێکە. ئەمە جگە لەوەی کە عێراق بڕیارەکەی لەسەرداوە ئیمڕۆ مخالیفە لەگەڵ ئەو مذەکەرەی کە عێراق لە ساڵی 2023 لە 8/5/2023 تەسلیم بە نەتەوەیەکگرتوەکانی کردووە و تەئکیدی کردوێتەوە لەسەر هەموو ئەو سێکتەرانە
بەڵام ئایا ئەو سێکتەرانە جێبەجێ بوون؟ بێگومان نەخێر، ئەو سێکتەران پێویستیان بە ماوەیەکی زۆرتر هەیە. زائیدەن ئێمە قەزەیەکی جەوهەری شەیە بەڕاستی ئێمە لێرە ئەبێ ئاماژەی پێ بدەین، ئەوش ئەوەی ئەنجومەنی ئاسایش سەرپەرشتی ڕەوشی سیاسی سەبارەت بە تیرۆر ئەکا لە عێراقا ئایا مەترسی داعش ماوە یان نا. ئەنجومەنی ئاسایش هەر 6 مانگ جارێک راپۆرتێکی لەو بارەیەوە هەیە. لە دوواهمین راپۆرتی نەتەوەیەگرتوەکانە ئاماژە بەوە دراوە ڕاستە چالاکیەکان کەم بۆتەوە، بەڵام مەترسی داعش تا ئێستا مەترسێکی جددیە و لەوانەیە ڕۆژێ لە ڕۆژانە بۆ عێراق وەک جارانی پێشوو بگەڕێتەوە ئەو مەترسیە لا نەچێت. باشە دکتۆر سەردار ئاماژەتان بۆ کرد هەندێک لایەن هەن کە ئەیانەوەی یۆنامی لە عێراق بکەنە دەرەوە، ئایا ئەم لایەنانە کێن و بەرژەوەندیان لە چیدایە ئەگەر یۆنامی لە عێراق نەمێنێت؟ دواتر ئایا حکوومەتی عێراق بە تەنها لەسەر ئەم داوایە دەتوانێت کۆتایی بەرکی یۆنامی بهێنێت یا لە کۆتاییدا دەبێت ئەنجومەنی ئاسایش لەسەر پرسە بڕیار بدات؟ بێگومان خودی ئیشەکە بە تەڵەبی عێراقی بووە کە یۆنامی بێتە عێراق و ئەو ڕۆڵە سیاسی پێ بدرێ، بەڵام خودی ئەو لایەنانەی لە عێراقن لەوە ئەترسن ڕۆژێ لە ڕۆژانە کە وەزعی سیاسی عێراق بەرەو ناسەقامگیری چوو ئەو جۆرە سەرپەرشتی یۆنامی بگۆڕە بە ویسایەکی نێودەوڵەتی. ئەم مەترسیان هەیە چونکە یۆنامی پێشتر ڕۆڵێکی سەرپەرشتیاری ئەبینی لە ڕووی سیاسی و ئابووری هەموو شتانی کە لە راپۆرتەکەی جەنابیشتانە ئەو سێکتەرانە باس کرا، بەڵکو چوە قۆناغێکی پێشکەوتوترەوە کە سەرپەرشتی هەڵبژاردنەکانی ساڵی 2021یان کرد. ئەم ساڵی 2021 کاتێک کە سەرپەرشتیان کرد حاڵەتێکتر لە عێراق هاتە ئاراوە کە نەتەوەیەکگرتوەکان ئەتوانێت سەرپەرشتی هەندێک سێکتەر لە عێراقا بکە کە لە خوازیاری ئەوانی تر نییە. بۆیە هەر لە ساڵی 2020ەوە کاتێک کە یۆنامی چوون بۆ لای مەرجەی عێراقی ئەو کاتە لە ئێرانە نیگەرانیان بەرز بۆ وتیان ئەو کارێکی هەڵەیە. ئەم شتە ئەمەی کە چێن ئەوانەی کە بە دوای ئەوە یۆنامی دەربکەن بێگومان ئەمە نان شاردوتەوە بە شتێکی فعلی ئەزانن کە ئەبێ یۆنامی لە عێراقا بچێتە دەرەوە لەبەرەوەی یۆنامی لە مەسلحەتی گروپە وەلاییەکانی سەر بە ئێران کار ناکە و ئەم لێدوانش بە ئاشکرا لەلایەن مالیکیەوە چەندان جار دووبارە کراوەتەوە و لەلایەن گروپە وەلاییەکانەوە زۆر بە تەبیعی باس کراوە کە ئەڵێن یۆنامی میانجیگەری ناکە، سەرپەرشتی ناکە، بەڵکو لایەنگیری ئەکا بۆ هەندێ فئەیتر لە عێراقا و لە ڕۆڵی وەزیفی خۆی دەرچووە و حەزیان بەوە نیە چونکە ئەمە بۆتە ڕێگریەک لە بەردەم ئەو ئەنجیندەی کە خۆیان هەیەە بە پشتیوانێکی دەرەکی. بەڵێ بەڕێز دکتۆر سەردار قادر شرۆڤەکاری دەستوروی یاسایی زۆر سپاس لە هەولێرەوە لەگەڵ مام بووی.